نەورۆز دوای نامەدەکارەکانی بۆ ڕوبەڕبوونەوەی نەفت لە هەفتەی 26 خولی ناوی عێراق ئەنجامدا. تیپەکەش لە ڕێگەی ئەو گۆڕانکاریانەی کە ئەنجامی داوە چاوی لە تۆمارکردنی ئەنجامی باشە، وەک چۆن لە هەفتەی ڕابردوو توانی بووی سەرکەوتن بە سەریانەی زاخۆدا تۆمار بکات. یانەی نەورۆز بەورەیەکی بەرزەوە دوای ئامادەکارەکانی بۆ ڕوبەڕووبوونەوەی نەفت لە شاری بەغدا بە شێوەیەکی سەرکەوتوو و کۆتایی پێێنا. ڕۆژی شەممە نەورۆز بە ئامادەبوونی سەرجەم یاریزانەکانی لە ژێر سەرپەرشتی وەلیکەریمی ڕانەر دوای ڕانانەکانی ئەنجامدا و بڕیاریشە بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە یانەکە گەشتی شاری بەغدا بکە داوای لە میانی یارەکانی هەفتەی 21 خولی نایابی یانەکانی عێراق ببێتە میوانی یانەی نەفت. نەورۆز لە هەفتەی ڕابردوو سەرکەوتنێکی گرنگی بەسەر زاخۆدا تۆمار کردو بە کۆکردنەوەی 20 خاڵ پلەی 15می ڕیزبەندی گرتووە. یانەکەش چاوی لەوەیە درێژە بە ئەنجامە باشەکانی بدات تا ئەوەی لە وەرزی ئەم ساڵدا مانەوە لە خولەکە مسۆگەر بکات. بسم الله الرحمن الرحیم. ئامادەکردن و فەرقەمان دو مەرحەلە یەکەمتەوە بوو. مەرحەلەی دووەم زۆر گۆڕانکاریمان کرد لە فەرقا. یاریزانی تازەمان هێنا لە بەغدا لە نادیەکان. بەعضی یاریزانمان استفادەمان لیان نەکرد، ئیزنمان هێدا. بەعضی یاریزان خۆی ڕۆی یعنی فەرقەمان وەک مەرحەلەی یەکەم نەبوو. مەرحەلەی یەکەم بەڕاستی زۆر معاناتمان بوو، یاریزانمان نەبوو، بەدیلمان نەبوو، ئەو یاریزانی لە خەبرە و شدیان نەبوو. لەبەر ئەوە من لە سەرەتا وتم بە ئیدارە وتم من مەسئول نیم لەسەر نەتیجەی فەرقە لە مەرحەلەی یەکەم. مەرحەلەی دووەم بەڕاستی یعنی هەمومان مەسئولی من ڕقم یەکم من مەسئولم لەسەر نەتیجە و لەسەر فەرقەمان تقریبا بڵێ من باشترە لە مەرحەلەی یەکەم. إن شاء الله أما مانو فرقة لا نايب أو هدف رئيسي مانا وهمو ياريزانا كان يزانن بوشتها دوم شديش إمام مستمر من لسر ياري جوان وإن شاء الله تعويض كي من بو ياريزاني لهجوم تعظمان هنا و بيجان جانداني ميارياج يعني نفط باكو كردنوي 27 خال بلاي نويمي رزبندي يعني كاني قرتو يعني نوروزيش باكو كردنوي 20 خال لا بلاي 15 رزبندي خليانا نابكاني أرار